لێیارێ چیرۆکی بەدیلگرتنی کچانی کورد لەلایەن تورکمانەکان. چیرۆکی ئەم جارەمان بەقەد فیلم و ڕۆمانێک قسە هەڵەگرێت. چیرۆکێک کە باز لە کارەساتێکی مێژووی کوردەکان دەکات. لێیارێ مێژووی بەدیلگرتنی کچانی کورد و گۆرانێکی غەمگینی کوردەکانی خۆراسانە کە باز لە ڕووداوێکی مێژووی دەکات کە بەسەر کچان و ژنانی کورددا هاتووە. چیرۆکی ئەم گۆرانیە بۆ ساڵی 1905 دەگەڕێتەوە و باسی گەنجێکی کورد دەکات بە ناوی بەهمەن لەگەڵ عاشقەکەی گوڵنار. بەهمەن شوانێکی عاشق و دەستگیراندارە و ڕانەمەڕ بۆ لە وەردەباتە چیا و کوێستانەکان. ڕۆژێک دەچێتە ناو خێوەتەکان بۆ ئەوەی خۆراکی چەند ڕۆژە بۆ خۆی و هاوڕەکەی تری بێنێت. لەگەڵ سەگەکەی بە بەردەم خێوەتەکاندا دەگەڕا تاوەکو گوڵناری دەستگیرانی ببینێت، بەڵام گوڵنار لە ماڵ نابێت. بۆیە بە خەمێکەوە لەگەڵ سەگەکەی خێوەتەکان بەجێ دەهێڵێ و بەرەو کوێستان دەکەوێتە ڕێ. بەهمەن بە ناومێردیەوە لە دارستانی جەنگا هەنگاو دەنێت. لەپەڕ لە پشت درەختێکەوە دەنگێک بانگی دەکات. بەهمەن 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 پێکانی سز دەبێت و لە شوێنی خۆی ڕاوەستێ. دەنگی گوڵنار مچورکە بە لەشیدا دەهێنێ و لەگەڵ خۆشەویستەکەیدا دەست لە ملانەی یەکتریە بن. گوڵنار پێڵێ دوێ شەو خەوم بینی کە ئیتر ناتبینمەوە، بۆیە ویستم هەر چۆنێک بێت بۆ دوجار بتبینم. بەهمەنیش پێڵێت بەهاری ئەم ساڵ هاوسەرگیریەکەین و بۆ هەمیشە لەگەڵ یەکتریدا دەبین. خۆر بەرەو ئاوابوون دەچوو. کاو دوو خۆشەویستە ماڵاوایان لە یەکتری کرد. ئەوە دوادیداری ئەو دوو عاشقا بێت. چیرۆکەکە لێرەوە دەست پێکات. کاتێک کە شەودا دێت پێڕێک لە چەتەکانی تورکمانەکان لە شیرینی خەودا هێرش دەکەنە سەر کوردەکان. 63 کچ و ژنی کوردی هۆزی باچیان لوی خۆراسان لەلایەن تورکمانەکانەوە لە ناوچەی جەنگەی شێروان دەست بەسەر دەکرێن. لەو شەڕەدا تورکمانەکان هەرچی پیاوی کوردەی کوژن و خێوەتەکان گڕتێ بەردەدەن. بەهمەن دوو ڕۆژ دوای ئەو ڕووداوە هەواڵی بەدیلگرتنی خۆشەویستەکەی پێدەگات. ڕانەمەڕەکانی لە ناو کوێستان بەجێ دەهێڵێت و بە خێرایی دەگەڕێتەوە بۆ ناو خێوەتەکان. بەڵام هیچ کەس و شتێکی زێدەکەی نابینێت. هەموو شتێک سوتاوە و بۆ بەکەلاوە. بەهمەن دەم و دەست خۆی دەگەێنتە سەر چیایەک کە یارەکەی لەوێەوە ببینێت. بەڵام داگیرکەرەکان بە 1000 مەتر دوور کەوتونەتەوە و کەس نایان بینێت. هەر لەوێ بە دەمگریانەوە دەست دەکات بە چڕینی ئەو گۆرانیەی کە دواتر بە لێیارە ناوبانگی دەکرد. دواتر گوڵنار لە بازاڕی بوخارایی تورکمانستان دەفرۆشرێت و بەهمەنیش وەک دێوانەیەک لە هەموو شوێنێک گۆرانی لێیارە دەڵێت. دواتر چەند لەو ژنانە دەکڕێن و ئازاد دەبن. بەڵام هەرچیان کە دەمێنێتەوە دەکرێن بە ژنی پیاوانی تورکمانەکان و ناچار دەکرێن وەک کۆیلەیەک ژیان لەگەڵ ئەو پیاوانە بە دوور لە خانەوە دەوزێتی خۆیان هەڵبژێرن. گۆرانی لێیارێ بە شێوەزاری کرمانجی تا ئێستا لەلایەن هونەرمەندانی فارس و کوردەوە دەچڕێ. بەڵام لە گەروی کچە کوردێکی خۆراسانی یەڵدای عەباسی دەتەقێتەوە و لەگەڵ موحسین ڕەزازادە بە دوێتێک جارێکی دیکە پەردە لەسەر کارەساتەکە لا دەدەن و وەک چیرۆکێک بۆ نەوەکانی ئێستای دەگەڕنەوە.